هاوڕێیان ئەمەمان بیست و باسی بکەین کە شامپۆیەکە سروشتیە بەکاریە بۆ مەلەکردن و 5 میلیمەترێتە لیترێ ئاوە ئەگەر باڵندەکە بیشی خواتەوە زۆر ئاساییە، پەڕەکی جوانەکە و سافیەکە و پێستیش تەعقیمەکات. دەسەینە سەر سریلاگەکان کە وەک ئەبینین تاکە کۆمپانیا لە هەموو ئەوروپا توانیەتی مارکەی پرۆفیشناڵ وەربگرێت کێمیکایە کە بە سریلاگ ناساوە بۆی کە پرۆفیشناڵە. ئەم جۆرەمان هەیە کە هەموو سروشتیە هی کۆکتێل و غەندورە. ئەم جۆرەمان هەیە هی بەبەغایە کە لە 100% هەموو پێکاتەکانی سروشتین و کە ئەشی خۆی کە بەکاری خۆمان کە خۆین هەستی پێەکەی کە هەنجیر و ئەناناس و هەموو شتەکانی کە تایەتی سروشتیە و نەوشکراوەتەوە نەوی شتێک. ئەمەش بلانکۆ ئسپانیۆلایە کە توانیەتی لە هەموو ئەوروپا توانیەتی سەرکەوتنێکی زۆر بەدەست بێنێ کە هەم سروشتیە و هەم مەوادی چیمیایی هیچیانە کە هەموو ساڵەکە توانێت بیرێ بە هەموو جۆرەکانی کەیت لەبەروی پرۆتینی کەمە بە هیچ شێوەیەک چەوری ناکە. ئەمیشیان بانیتی کە لە کاتی بوونی بێچوو لە ناو هێلانا بەکاردێ و پرۆتینەکەی لە سا 21ەکە و هەموو پێویستێکی تایە ئەتوانیت کە ئەمەش بەکارێنا بە هیچ شێوەیە هێلکە بەکار نێنیت و پێکاتەکانی زۆربەی هەم سروشتیە و ڕەجی دار و ئەوانشی زۆر تیایی گوڵ و ڕووەک. ئەمەشیان پێکاتەیەکە کە لە میوە تۆزێ وشکە ئەمەیان کە لە 100% میوەی تایە و هیچ مەوادێکی شیمیایی تیانە و ئەگەر سەیری بکەین هیچی بە هیچ شێوەیەک ئەمانە هیچ کەنارین هەرسێکیان بە هەموو جۆرە باوەندەیە گێرێ بە زیاتر ئەتوانرێت بۆ کەناری بەکاربێت، هیچ ڕێنیشی تیانە. ئەمەشیان بۆ باوەندەی چێوی بەکارێت بە هەمان شێوە بە هیچ شێوە ڕێنی تیانە. ئەمیشان بۆ تێری دەنوودرێژ وەکو قازلاخ و مینا و خورماخۆرە و بۆڵفین و ئەوانە بەکارێت چکە پرۆتینی زۆر تایە و کرم و هەنێ ماسیشی تایە ئەوە. ئەمەشیان تایبەتە بە بووکەسیرە کە شێوەیەکی زۆر شتێکی بەسوودە، تەنانەت وردەماسی و وردەکرمیشی تایە و زۆربەی لە ڕۆکی سروشتی پێک هاتووە. گە بیبینین ئەمە ڕۆبیانە لە سمپلی ماسیە و ڕەنگە سەوزەکەشی ئەوەیە کە جیا و گوڵ و ڕەگی زۆری تایە. ئەمەشیان بۆ گۆڵد و زێبرا و بۆ هەموو جۆرە کەناریشی زەرد بەکارێت کە ئەیبینین ڕەنگەکەی زەردە. ئەمەش ئەو سریلاکانەیە کە وەک وتمان وەک ئەیبینین هەمووی ئەم جۆرانە هەیە و زۆر سپاس.